شەهید پەنجە و دەستە ئازاری خاک ڕائەژەنێ سۆمای چاوە. ئەوە فرمێسکی دایکی شەهیدێکە، ئاو حەسرەتی باوکی شەهیدێک و ناخی سوتاوی خوشک و هاوسەری شەهیدێکە بۆ ئازیزترین کەسیان کە لەگەڵ پۆلێ شەهیدی هاوڕێیاندا لە هێزی پشتیوانی دوی سەربەیەزەکانی هەفتای پێشمەرگە بە ئامادەبوونی پاڤێڵ تەڵەبانی و فەرماندە و لێپرسراوانی تری هێزی پێشمەرگەی کوردستان پەردە لەسەر وێنەکانیان لادرا. شەهیدان سەربەرزی ئەم وڵاتن کە سوکارەکانیان ڕووسورترین سەربەرزترین کەسانی ناو کۆمەڵگەکەمانن کە لە خۆشەویستترین کەسیان نزیکترین کەسیان دڵسۆزترین کەسیان پێشکەش بە گەل و وڵاتمان کرد، پێشکەش بە میلەتەکەمان کرد تاکو میلەتەکەمان ئازاد و سەربەست بژی و خۆی بڕیار لە چارەنووسی خۆی بدات. 38 شەهید ناونیشانێکە بۆ هێزی پشتیوانی دوو کە لە شەڕی داعشدا گیانی خۆیان کردە قوربانی گەل و وڵات. ئەوان بە گیانیان پارێزگاریان لە گەلی کورد کرد و دەستی داعشیان لە ئازادی و سربەخۆیی کوردستان دوورخستەوە. ئەم شەهیدانە سەر قافڵەکەیان فەرماندەی شەهید لیوا حوسێن مەنسوورە و دو شەهیدیان کاکە سامانەکە لە شاری کەرکووک لە شەڕەکانی دو شەڕی شاری کەرکووکە شەهید بوو. ئەم 38 شەهیدە و بە زیاتر لە 250 بریندار و زیاتر لە هەزاران پێشمەرگە کە لە سەرجەم شەڕەکانی دژی داعشە هەر لە کۆبانەوە تاکو کۆباشێ بەشداریان کردووە ڕۆلیان بینیوە. ئەمانە بوون بە هاوێنی بانەوە و پاراستنی یەک ڕێزی خەڵکی کوردستان و خاکی کوردستان و سەروەرەکانی گەلی کورد و سەروەرەکانی ڕاپەڕینی گەلی کوردستان. کەسوکاری شەهیدانی هێزی پشتیوانی دوو کە ئازیزترین کەسیان کردوتە قوربانی نیشتیمانەکان بەڵێن دووپا دەکەنەوە وەک ڕۆڵە و کەسوکاریان لە پێناو خاک و وڵاتدا بجەنگێن. من وەکو برای شەهیدنیات کە لە باشی یەکەم شەهید بوو کەی شەهید کرا لە هێزەکانی پشتیوانی دوو و من هەر خۆم وەکو پێشمەرگەیەک بەڵێن دووپا دەکەمەوە کە ڕێبازی براکەم بەرنەدەم. گەورەترین شانازیەکە من کوڕەکەم لە پێناو شتێکە ڕوویە ئەم جمهورە ئەم پێشمەرگە قارمانەکە ئێمەیان لەبیرە وازان کوڕەکەم زنەوە بۆ من زۆر سپاسیانەکەم. خاوەن پێنجەم شەهیدم من ئەمە پێنجەم شەهیدم لە پێناو یەکێتی پێنج شەهیدم هەیە خاوەن پێش شەهیدم کوڕێک و چوار شەهید تریشم هەیە. هێزی پشتیوانی دوو وەک هێزێکی کاریگەر لەگەڵ هەموو هێزەکانی تردا لە سەنگەری ڕوبەڕووبوونەوەدا قەڵایەکی پتە بوون بۆ پاراستنی کوردستان لە چنگی تێرۆستانی داعش. ئەوان فەرماندەکەیان کە حوسێن مەنسوور بوو هەر بە پێوە شەهید بوو تا پارێزگاری لە گەل و وڵات بکەن. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.